ئەمڕۆ 5/5/2025 زۆرێک لە دایکان و باوکان دەیانەوێت لەم بەروارە جوانەدا منداڵیان ببێت. بۆیە پەنادەبەنە بەر نەخۆشخانە تایبەتەکان بۆ ئەنجامدانی نەشتەرگەری و لە دایکبوونی پێشوەختەی منداڵەکانیان. بەڵام لە ڕابردوودا وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە دایکبوونی پێشوەختەی منداڵانی قەدەغە کردووە لە سەرجەم ناوەندەکاندا. ئەمە لە نەخۆشخانە حکوومیەکاندا بەنجام ناگەندرێ مەگەر حاڵەتێکی ئێمەرجنسی هەبێت، بەڵام لە نەخۆشخانە تایبەتەکانیشدا ئەم حاڵەتیان قەدەغە کردووە. بەڵام هەندێک لە نەخۆشخانەکان ئەم نەشتەرگەریەی تیادا ئەنجام دەدرێت و هەندێک ئیشیان بەر ناکەوێت. من بە دۆداچوونێک لەسەر ئەم بابەتە دەکەم، سەردانی پزیشکی پسپۆر دەکەم، بزانین کاریگەری خراپەکانی لە دایکبوونی منداڵی پێشوەختە چییە لەسەر کۆرپەلە و هاوکات چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت. لەگەڵم بن. دکتۆر سڵاو لێبێ لەم ڕۆژەیە کە بەروارێکی جوانە 5/5/2025 تا چەندێک خواستی لەسەرە بۆ مناڵبوون ئەم ڕۆژە. خۆی هەموو مایدە جوانەکان ینی خواستی لەسەر زیاترە بێ لە ڕۆژانی تر، بەڵام خۆی و مافی خەڵک خۆیەتی کە حەزی لە بەرواری جوان بێ، بەس بەپی ئەو مایدەی کە مناڵەکە شایستەیەتی لە دایک بێ ئەبێ ڕێک بخرێ. تا چەندێک مەترسیە منداڵێک لە پێشوەختەی خۆی لە دایک ببێ. خۆی لە مایدە جوانەکانە کێشەیەومان هەیە ئەگەر بێت و دایکێک داوێ ئەو مایدە بکات و مناڵەکەی بچوو بێت، ئەگەر تۆزێت تەخیر بێ باش شۆک لۆی تۆزێ پێشی خا. تۆزەکەش چۆنە ئێمە ینی لە ڕۆژێک دوو ڕۆژ کێشە نابێ، بەس جاری وهەیە لەوانەیە هەفتێک کیما بێ بۆ ئەو مایدە هەندێک جار لەوانێ دێکە کلەی تێکچوو بێ زیاتریشی پێویست بێ بۆیە بێ بۆی ڕوونکەینەوە، چکە ئەو مەترسیانێکە لە نەتیجەی نابەکامی یاخود ناکامڵی مناڵەکەەوە دەرئەکرێ تووشی ئەبێتە و مناڵە ئەوەیە کە مناڵەکە سیەکانی بەتەواتی پێنەگەیشتۆ توانێ هەناسەیانی باشی نییە. ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە بە شێوێکی باش ئۆکسسیجین نەچێ بۆ مێشکی پێویستی بۆ بێ لە خودەشدا هەڵکرێ و هەروەها دواتر تووشی چەند کێشێکی کە بێ وەکو هۆکردنی سیەکانی یاخود زەردووی کە زیاتر تووشی مناڵی نەبەکام ئەبێت، یا مناڵەکە توانێت خواردنی نابێت، شیر خواردنی نابێت کە ئەبێ بۆهۆی دابەزینی شەکرەکەی و چەند ئاکامێکی تریش. ئێستا سەیرترین داوا کە لەو کرابێ لەسەر بەرواری جوان چی بووە؟ وڵی قەت بیرم ناچێتەوە ناخۆشێکمان جارێک حتا بەربارەکە جوانیش نەبوو، بەس داوای معیدێکی کرد، وتی ئەمێ ئەو ڕۆژە بێ و سەعاتەکەشی دیاری کردبوو، سەعاتیشی دیاری کردبوو، سەعاتەکەش خۆی ئەوە ناخۆش بوو کە لە کاتی یادی منا بوو کە نەخۆش بەجێ بێڵم و عملیاتی بۆ بکەم، بەس لەبەروی من لە نەخۆشخانە ئیشەکەم کێشەم نییە، بەڵام سەیرەکە لەوەیە بوو بۆ بزات ئەو ڕۆژە و ئەو سەعاتە وتی لەبەرەوەی من ئێکێک هەیە وەکو بڵێن تەنەبوعات و سەیری بورج و شتیوان بۆ ئەکات، ئەڵێ ئەگەر لەو موعیدە لە دایک بێ شخصەتی زۆر جوان و مهم دەرەچێ. وەڵاهی من خۆم بڕوام بەوە نییە، بەس ئیتر بەلای ئەو شتێکی زۆر مهم بوو. باشە بەرواری جوان بۆ منەگرنگی پێت بێ 5/5/2025 کاتژمێر 5 بێ داواکاریاتەوە لەوانەیە با بڵێن مۆسیقی بێ کە ئەڵێ مالی دەچەناڵی 5/5 چۆن خەڵک حەزەکان ناوەکەی لەگەڵ ناوی باوکیا تۆزێک گونجاو بێ ناوێکی مۆسیقی بێ، یا خەڵک بۆ حەزەکانی مەسەلەن ڕقمی تەلەفۆنەکەی و ڕقمی سیارێ و ڕقمی ئوشتانی جوان بێ هەروەکو شتێکی ینی بەس ینی شتێکی نییە، شتێکی کاریگەر نییە لە ژیان، هیچ تەسیرێکی نییە، بەس وەکو شتێک لەوانێ پێ حەزکات بەروارێکی مۆسیقی هەبێ 4/4 5/5 یاخود لەگەڵ ساڵەکەشا گونجابێ ینا مانایەکی یعنی بەهایەکی ئینسانی نییە بڵێ وەڵا لەسەر ئەوە تەسیر ئەکات. بەختی جوان نەهێنی ئەمە؟ واللهی باوەڕ ناکەم نازانم طبعا هۆشتانە قەت تەسیری نییە لەسەرشتا، بەس شتێکە و لە ناو خەڵکا باوە، بەڵام خۆی گرنگ ئەوەیە تا چەندێک پزیشکەکان ئەچنە ژێر تەسیری نەخۆشێکەوە کە داوای ئەو بەروارەکە. هەندێک جار لەوانەیە یعنی تۆ ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژی فەرق بێ لەگەڵ بەروارەیە قەچێکە ینی با لەو ڕۆژایە بیکە با دوو ڕۆژ پێشەوە نەبێت دوو ڕۆژ دوای ئەوە نەبێت کە تەسیر لەسەر مناڵەکەنەکە، بەس وەکوتر ناوەڵات تەسیری لەسەر هیچ شتێکی کەنیە و خۆ ینی ئەم ئەگەر بۆ حسابە بێت ئەبێ هەموو مناڵانی کە لە یەک معیدا لە دایک بن یەک طبیعەت و یەک شخصیت و یەک شانس و یەک بەخت و یەک تەمەنیان دەرچێت کە مانە هیچی ئەسڵ و ئەساسی نیە، هیچ کەسە قەدەری خۆی کە لە ناوچەوانی نووسراوە خوا بۆی دانا و هەروەیە. وەک پزیشکێک
چۆن واقعی کە ئەو کەسانە کاتیان ماوە بۆ مناڵبوون بەڵام ئەیانێت بەروارێکی جوانە بێت چۆن پەشیمانی ئەەکەیتەوە چۆن لام بۆ شیەکەیتەوە وەڵاهی زۆر ئاسانە چکە ئێمە جاری وایە لەگەڵ موعیدی جوانیشانە بێ بۆ نمونە نەخۆشەکە هەندێک جار داواکاڵە فلانە مایدون بدانە لە بەروی مێردەکەم لە ماڵە مێردەکەم سەفەرەکە یا کەس و کارم سەفەرەکەن یان شتێک عنی سەبەبێکی مقنعی هەیە بەس دوای کە بۆی ڕوونەکەیتەوە لە بەروی مناڵەکە ناکامەڵە بێ چێتە خودەجو تەبەنەمە ئەگەر لە باشترین احتیمالە هیزەرە لە مناڵەکە نایە مەصرفێکی زۆرە بۆ خێزانەکە لە کاتێککە بۆی ڕوونەکەی تەواو ئەگەر خۆشی نەخۆشەکە قەناعەت نەکات هاوسەرەکەی یا کەس و کارەکەی تێ ئەگەێنن کە ئەمە شتێکی عاقڵینی و داواکارێکی داواکاریکی دروست نییە لەبەرەوە یەکسەر وازە هێنێ لەو موعیدە.